درباره وان کارودانانه کارودانن کو د تمارا دنگیا هر دو کرن جلال طالبانی باول و قوبا طالبانی کو بیرزی برانبر شهیدان و کسوکارن شهیدان و پیشمرگان کردن گوتو بجا که دگل برز احمد سیدا دکتور احمد سیدا ماموسای زانینگیو هر وها کره شهید لاستودیو دکن دکتور تو بخیراتی سپاس با ایواج با مدرفتا دکتور پیش اوی وکو اکادمیک لسر وقت بکن جنابت کره شهیدی که گویت لم پیوندیت تلفونیه بو لا پیوندیکانی خوانده بیرزی برانبر بە کەسوکاری شەهیدان و پێشمەرگە دەکەن چه هەستێک لای ئێوە دروست بوو؟ سپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو لە ئێوە و سڵاو لە بینەران و وەرگرانی 24 بە دڵنیایی کاک عەباس هەر ماڵباتی شەهیدێک یان هەر ماڵباتی خەباتجێڕێک لە پێناو گەیشتن بە ئازادی و سەربەخۆی کوردستان هەمیشە شانازی بەوە دەکات کە باوکی یان برای یان کەسێک لە خانەوادەکەی تەنانەت زۆر جار مرۆڤێک کەسێک لە عشیرەتەکەی شەهید دەبێت لە کوردستان هەست بە شانازی دەکات لەبەرەوەی بەشدار دەبێت لە ئازادکردنی خاچی نیشتیمانی و بەشدار دەبێت لە بنیادنانی حکومڕانیەکی کوردی تاکو بتوانین ئێمە لە ژێر سێبەرەکەی بحەسەینەوە و بەرامبەر ئەو کەسانی کەوا داگیرکارن بەرامبەر وڵاتەکەت بەڵام کاتێک دێی دوژمنانت نا بەڵام دوژمنی ناوخۆ ئەوانەی کە لە ناوڕۆکدا بە شێوازێک هەڵسوکەوت دەکەن نەڕواڵەتیشدا نیشتیمان پەروەری بە خەڵک دەفرۆشن کاتێک دەبینی مناڵی شەهیدەکان کچووکڕی شەهیدەکان خێزانی شەهیدەکان ماڵباتی شەهیدەکان هەر کاتێک لەناو خۆ جێبیستی ئەوە دەبێ هەمان ئەو ساتی بەبیردێتەوە کە هەواڵی شەهیدبوونی باوکی یان برای یان کەسوکارێکی بەدەستاتۆتەوە بەداخەوەم بۆ ئەوەی تا ئێستاش لەوانەیە زۆرێک لەو کەسانی کەوا تا ئێستا مانای شەهیدبوون کە گەیشتنە بەلووتکەی قوربانیدان بەلووتکەی خەباتکردن بەلووتکەی هەموو ئەو شتانەی کە زۆر بە نرخەلەکردنی ئینسان ماڵ و مادە هیچ نیە لەبەر ئینسان بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرینگە ئەوەی کە زۆر بە نرخەلا ئینسان خوێنیەتی چکە خوێن لە ناوڕۆکی خۆی دێتە دەرەوە ئامادەیە بیبەخشێ بۆ وڵاتەکەی لە پێناوی ئەوەی کە وەکو شاعیر دەڵێ داری ئازادی بە خوێن ئاو نەدرێ قەت سەرناگرێ ئەو داری ئازادیە کە ئێستا ئێمە چەندین ساڵە لە ژێری دەحەسەینەوە و دەحەساینەتەوە و ئێستا بە کوردی قسە دەکەین بێکەوە بە خوێن و بە ئەنجامی خوێنی ئەو شەهیدانەیە کە باوکی من و هەزاران باوک و برای وەکو ئێمە ئاو دراوە بەڵام کەسێک کە بێت گاڵتەجاری یان بێڕێزیکردن یان بە کەمزانی ئەو شتە بکە بەڕاستی دووبارە دەبێتەوە بە دوو ڕەهەند دووبارە دەبێتەوە بە ڕەهەندێکیان بیر دەکەینەوە کە باوکمان بە شانازیەوە شەهید بوو لە پێناو ئەو وڵاتە بەڵام بیریش لەوە دەکەینەوە ئێستاش پێویستە ڕۆڵەی شەهیدەکان دووبارە بە ستایلێکی نوێ بە شێوازێکی نوێ خۆیان ئامادەکەن بۆ ئەوەی ڕوبەڕووی دوژمنانی ئەو وڵاتە بن کە لە ژێردا دوژمنی وڵاتەکان ڕوبەڕوویان ببنەوە دکتۆر بۆ ئەوەی کە بتوانن تۆڵەی ئەم بێڕێزیە بکرێتەوە کە لە بەرامبەر کەسوکاری ئێوەمانان دەکرێتن ئەوەی کە گرینگە ئێمە ئێستا لە ساڵی 2024 خەباتی چەکداری بۆ شێوازە نییە بەڵام ئەوەی گرینگە ئێستا خەباتی پەرلەمانی و خەباتی دیموکراسی و خەباتی دەنگدان و خەباتی ئەوەی کە خەڵک وشیار بێتەوە خەڵک بزانێ نیشتیمان پەروەر چییە خاکفرۆش و خۆفرۆش چییە ئەوەی کە ڕێزی خەباتی پێشمەرگە و خەباتی شەهیدان و ڕێز لە ماڵباتی شەهیدان و کوڕ و کچانی شەهیدان و هاوسەرەکانیان دەگرێ ئەوانە ئێستا دەبێ ئێمە بیرکەینەوە بزانین ئێستاش خەڵکانەکان زۆر پێیان ئاساییە لەبەر ئەوەی بەخۆی ئەم حالەتەی نەدیوە بۆیە من بەڕاستی پەیامی خۆم بۆ هەموو کچووکڕی شەهیدان و بۆ هەموو ماڵباتی شەهیدان کە ئێمە بتوانین بە شێوازێک ڕوبەڕووی ئەو بێڕێزیانە بینەوە ئێمە باوەڕمان بەوە نییە بە کۆمنتێک وڵام دەینەوە کۆمنت با بنووسێ کۆمنت نووسەکان ئیش ناکەن بەڵام ئەوەی کە ئیش دەکات بە سندوقی دەنگدان کە بەڕێی خەبات و مەدەنی وەڵام بدرێتەوە لە سندوقی دەنگدان لە سندوقی دەنگدان بۆ کەسوکاری شەهیدان لە 20 مانگ بۆ پەیاممان بۆ کەسوکاری شەهیدان بۆ خەباتجێڕان بۆ هەموو ئەوانەی کە کوردپەروەر و نیشتیمان پەروەرن 20 مانگ بچینە سەر سندوقی دەنگدان و دەنگ بەوە بدەین کە دەمان پارێزی دەنگ بەوە بدەین کەەوە نیشتیمان دەپارێزی کە قوربانی دەدا لە پێناوی نیشتیمان و لە پێناوی نیشتیمان و قەوارەی هەرێمی کوردستان خەباتی زۆری کردووە لە ڕۆژی 20 مانگ یەک قسە دەکەمەوە لە دوای 20 ئۆکتۆبەر وەکو جەنابی سەرۆک گوتی یەک هەرێم یەک پەرلەمان یەک حکومەت یەک هێزی پێشمەرگە بە دەنجی ئێمە دەسەسپێ ئەگەر لە ڕابردوو باوکەکانمان و خزم و کەسەکانمان شەهید بوون و خزمەکانمان لە پێشمەرگە بوون ئەمڕۆ دەتوانین بە قەڵەممان یەک شت بۆ کەسان دەنم کە بەڕێزی بە کوردستان و بەهێزی پێشمەرگە و بە شەهیدان دەکەن باوکمان خوێنیان ڕێشت و بە چەک کوژران و شەهید بوون بۆ نیشتیمان ئێمە ڕۆژی 20 مانگ بە خوێنی پەنجەمان مۆری دەکەین دەنگدانەکانمان دەکەین ناو سندوقی دەنگدان وەکو ئەکادمیەک
ئەنی زۆر جار سەرکردەکانی یەکێتی حزبی یەکێتی وەکو حزبی شەهیدان بەناو دەکەن ئەمە چ جۆرە پاڵنەرێکە وا لە سەرۆک و سەرکردەکانی ئەم حزبە بکەن لە پەیوەندی تەلەفۆنی لە نێوان خۆیاندا تر بێڕێزی بە پێشمەرگە بێڕێزی بە کەسوکاری شەهیدان بکەن ئەنی ئەمە چ جۆرە پاڵنەرێکە وایان لەو کەسانە دەکەن کاک عەباسزانی کەی مرۆڤ گاڵتە بە شتێک دەکات کە نرخی نازانێت کە مێژووی نازانێت کە ڕابردوو نازانێت تۆ کە بێ ئاگابووی لە مێژووی میلەتەکەت کە بێ ئاگابووی لە مێژووی ڕابردووی خۆت و کە ئەمڕۆی دروست کردووە هەر کەسێک ڕابردوو لە بیرکە ئەمڕۆژ لە بیر دەکات لە بێتە ڕابردوو بۆی هەر کەسێک شارەزای مێژووی نیشتیمان و نەتەوەکەی خۆی نەبێت هەموو شتێک بەبێ ڕێز دەزانێت بەبێ نرخ دەزانێت دەزانی مامۆستا عەباس ئەوە زۆر لەوانەیە ئەوەندە گرنگ نەبێت کە زۆر خەڵک باسی و دەنگەکە چۆنە لە دەنگەکە گرنگتریشمان ئێمە دیوانە ئێمە لە دەنگ گرنگتر لە ڕابردوو لە چەند ساڵی ڕابردوو بینیمان بۆ نمونە نیشتیمان فرۆشتن و خاک فرۆشتن و خەوە بە واقعی بینیمانە یعنی هەندێک بابەت هەند کە بێڕێزین لە زۆر لە دەنگاجی گرنگترن لەبەر ئەوەی تۆ بە واقعی کە شتێک جێبەجێ دەکەی لەسەر ئەرزی واقع خاچی نیشتیمانی کوردستان کە چەند هەرزان فرۆش کا و فرۆشرا ئەو کاتە ئازاری زۆری نیشتیمان پەروەران و شەهیدان و پێشمەرگەکان درا ئەو کاتێک کەەوە نیشتیمان بە ئاسانی وەکو سفرەیەکی جوان پێشکەشی دوژمنەکان کرا واوەی ئێستاش دەگوزارێ بە هەمان شتە ئەوەی ئێستا دەگوزارێ بە هەمان شێوەیە کە دەیانەوێت ئەوانەی کە لە ژێرەوە دوژمنی نیشتیمان و سەربەخۆی نیشتیمانن وا بکەن کە هەموو نیشتیمان وەکوانێ بێ بەڵام خۆشبەختانە لێرەدا خەڵکانێکی زۆر وشیار هەن ئێستا زۆر کەسی وشیار کوڕان و کچانی شەهیدان ڕێچکەی بامیان گرتووە بە شێوازێک و بەڵام لە هەمان کاتدا شێوازێکی دەگەن نەبات ئەوە بێ ئاگایی لە مێژوو دکتۆر ئەو بێئاگانەبن ئەو شتە ناکەن زۆر باشە وەکو خۆت گوتت هەم لەلایەک خاک فرۆشتن هەم لەلایەک بێڕێزیکردن بەرامبەر بە پێشمەرگە و کەسوکاری شەهیدان ئەمە ئەوە ناگەینێتە یاخود ئەو مەترسیە لەسەرنەوەی نوێ دروست ناکاتن لە هەرێمەکەمان لە وڵاتەکەمان بۆ ئەوەی چواردەورمان ئاسن و ئاگرە ینی بۆ ئەوەی کە تاسیریان لەسەر هەبێت سوبینێ بڵێتن حزبێک یاخود سەرکردەیەک سەرروکێک بەو شێوەیە بێت بێڕێزی بە کەسوکاری شەهیدان بکاتن چۆن من یان باو و برام سنجی خوان بکەنە قەڵغان بۆ ئەوەی ئەم کوردستانە بیپارێزن ئەمە ساردێک دروست ناکاتن ئێمە هەر کاتێک دەبین سەرکردە سیاسەکان ڕێز و حورمەت بۆ شەهیدان دەمێنن باوەش لە ماڵی شەهیدان دەدەن باوەش بۆ خانەوادەی شەهیدان و ڕێز لە سمبولی پێشمەرگە دەگرێن ئەو کاتە نەوەی نوێ بە ناڕاستە خۆپەروەردە دەکرێت لەسەر نیشتمان پەروەری و خۆبەختکردن بەڵام بە پێچەوانەشەوە کاتێک سەرکردەیەکی سیاسی باز لە بێڕێزیکردن بە پێشمەرگە و بێڕێزیکردن بە خەباتی پێشمەرگە و خەباتی شەهیدان و خوێنی شەهیدان دەکات نەوەی نوێ بێلەوە دەکاتەوە من ئامادە نیم چونکە ڕۆژێک دێ دووبارە گاڵتەم پێ دەکەێتەوە بەڵام شکر بەخوا کە نەوەیەکی وشیاریش هەن لەوە تێدەگەن کە کەمینەیەکن بەو شێوازە بیر دەکەن نیشتمان بەڵام زۆرینە بیر لەوە دەکاتەوە چۆن ئێمە بتوانین خەباتی زیاتر قوربانی زیاتر و ئەو بابەتانە ئەو قسەکردانە لەسەر بێڕێزی ئێمە مکورتر دەکەن مسرترمان کردن لەسەر ئەوەی زیاتر ئێمە هەستی نیشتیمان پەروەری و هەستی خۆبەختکردن و هەستی ئەوەی کە بتوانین سەنگەرەکان بگوازینەوە بۆ ناو سندوقی دەنگدان زیاتر دەکا بە دڵنیا ینی بانگەشەیەک یاخود کورسیەکی پەرلەمان یاخود چەند دەنگێک ئەوەندە دەیەنێتن کە تو وەکو سەرۆکێک بێ سەرۆک حزبێک بێ پەنا بۆ بێڕێزیکردن بەرامبەر بە قودسیەتی وڵات و نیشتیمان بیبەی دەزانی مامۆستا عەباس یەک شتێک هەیە ئێمە کوردستان هەمومان شارەزاین کە لەسەر خوێن هاتووە بڕۆ بیژمێرە لە هەڵەبجە و لە بارزان و لە ئەنفال و لە چیمیایی و لە هەمووی ئەوەندە هەزاران کەسەمان بۆتە قوربانی ئەو وڵاتە ڕووبارێک خوێنە دەزانی ئەگەر بێی ڕێز لەو خەبات و خوێنە بگری زیاتر سود دەبینی ئەوەی کە بێڕێزی دەکا بێڕێزی بۆ خۆیەتی ئەگەر نا بابەتی کورسیەک و دوو کورسیان ئەوە نایانێت تۆ زڕب لەسەر هەموو مێژی خۆت دەدەی چونکە وەکو جەنابەت لە پرسیارێک ئەما پرسیارت کرد ئایا تۆ خۆت بناسیێنی بە حیزبی شەهیدان بەڵام لە هەمان کەدا زەربێک بەسەر شەهیدان دابینی کەواتە تۆ ئەسڵەن بنچینە و بنەما و ئەو بەها جوانانەی کە پێت دەنازی ئێستا کە فی سفری دەکەیەوە بۆیە گرینگە بەڕاستی دیسان دەڵێم گرینگە وشیاری یەک شتێکی حەزم لێ ئاماژەی پێ بکەم مامۆستا عەباس زۆر گرینگە نەوەی نوێ یان ئەوانەی کە ئێستا گەنجن پێدەگەن مێژووی کوردستان بزانێت کە پڕیەتی لە خوێن بڕیەتی لە ئازار پڕیەتی لە ئەشکەنجا دەزانی ئەمن کە ئێستا لێرە دانیشتوم ئێستا پرۆفیسۆر یاری دەدەرم لە زانکۆ مامۆستای زانکۆم سێ بەکەدەروێستم هەیە دیپلۆمێکی باڵام هەیە ماستەر و دکتۆرام هەیە کوڕە شەهیدم کوڕە شەهیدێکی ئاسایی نیم زۆر کەسێک لە کۆمنتەکان قسەی ناشریان نووسێ با بنووسن ئێمە بەو شتانە ئاور نادەینەوە ئێمە بەرەو سەرکەوتن دەڕۆین بەرەو چیاکان دەڕۆین خەڵک بەڵە ناو چاڵەکان بێ ئەزانی مامۆستا عەباس ئەوەی زۆر گرینگە ئەوەی زۆر گرینگە ساتێک لە ژیانی خۆم باوکم نەدیوە تەمەنم 49 ساڵە
ئەوەی کە بێڕێزی بە شەهیدان دەکا یەک سات بێتە جێ ئەو کەسێک کە بێ باوکە بەسیەتی ئەوەی کە گاڵتە و بێڕێزی بە پێشمەرگە و خەباتی پێشمەرگە دەکا یەک دقە بێتە هەناسە و ناخۆشیەکانی منداڵە پێشمەرگەیەک کە بەیانیان دەچێتە مەکتەب و حەز دەکە باوکی ماچیکە بەڵام نایبینێ چکە لە سەنگەری پارێزبەندی و پارێزگاریکردن لە نیشتیمان ئەوەی نەیدی بێ و ئازاری نەدی بێ هەز بە ئازاری خەڵکی تر ناکە بەڵام ئەوەی زۆر گرنگە بەڕاستی هەندێک ڕوودا و ڕوو دەدەن ئێمە شەحن دەکەنەوە ئێمە بارگاوی دەکەن بۆەوەی زیاتر لە 20 ئۆکتۆبەر بیسەلمێنین کە مناڵە شەهیدەکان چی دەکەن و ئەوانەی قوربانیان داوە هەمیشە بەردەوام دەبن قوربانی هیچ کاتێک دوودڵێن لە قوربانیدان ئێوەمانان هەمیشە جێگەی شانازین جێگەی فەخرن تاجی سەرن سپاس دکتۆر ئەحمەد سەیدا مامۆستای زانیگەی و کوڕە شەهید گەلێکی سوپاس بۆ ئامادەبوونەوەتان.